زوزو سيارەکەت خراوێ ڕزقت سوارە کەمە وایە ئەو کەشتیەت لەبیر نەچێ کە جمعان لە سوورەتی کەهفەی خوێنی بۆ کون کریا بۆ خراو کریا لە خەڵکەکەی هەستەکەی نەخۆشی و ناخۆشی و بەڵاو موسیبەت و مردن زۆر ڕۆکاتە عایلەکەت ئەو منداڵت لەبیر نەچێ بۆ دوو پێغەمبەر کوشتیان دووریان کرد لە دایک و باوکی هەستەکەی لە دنیایە ئومێد نەما و پاراوێز خراوی هاوڕێکانت گشتی گەیشتە ئامانجی خۆی بەستۆ ماوی ئەو دوو یەتیمەت لەبیر نەچێ بۆ دوو پێغەمبەر خەزوێنێ لە ئاڵتونیان لێ شاردن و دووریان کردو لێ و قایمیان کرد لە دنیای خۆشەویستانە مادام ئیماندار و مسلمانی سوورەتی کافە خوێنی لە جمعان فاصبر على ما لم تحط به خبرە پێمان ئەڵێ سوورەتی کاف ئارام بگرە لەسەر شتانێ کە نازانی پشتەکەی چییە داهاتووی چییە ڕۆژانە بە سەتان شتی ئاوە لە ژیانمان ڕۆدا ئەوێ فێروی مێژین خێریاتە و قەناعەتی تەواومان بەو قسەش هەبێ کورە خۆگەر نێژین خێریشیاتە خۆیش لە وەزعەکە ناگۆڕی بیرت نەچێت دایم فاصبر على ما لم تحط به خبرە واتاکەی بزانە و سوورەتی کەهف لە جمعان دەرسوانەی لێوەرگرە. سەلام عەلەیکوم.